ئەبێ چی شەرەفمەندیەک بێت، ئەبێ چی گەورەیەک بێت، ئەبێ چی مێژوویەکی پڕشنگدار بێت. کاتێک کە مەردایەتیت یاخود غیرەتت ڕێگەی نەدا خوشک و براکانت لە پارچێکی دیکەی کوردستانەوە غەدریان لێ بکرێت، زوڵمیان لێ بکرێت لەلایەن نەیارەکانەوە. تۆ خۆت لە کەرکووکەوە ڕۆشتی، کەرکووک بریندارە، بەسەربەرزی ڕۆشتی، بەسەربەرزیش گەڕایتەوە بۆ خاکی پیرۆزی کوردستان و بۆ دڵی کوردان. ئەحمەد گیان، تۆ بۆ هەمیشە بۆ ئەبەت لە ناو خانەوادە و هاوڕێ و دۆستان و تەواوی نیشتیمان پەروەر ناوت بە زوێتی ئەمێنێتەوە. ئەو ئاڵایی پیرۆزی کوردستان، ئەو ئاڵایی کە ئێستا لە بەرزیدایە، ئەو ئارامی و ئاوەدانی و خۆشیەی کە ئێمە تیدا دەژین بێگومان بە خوێنی پیرۆزی ئێوە بووە. درود بۆ گەورەیت، درود بۆ پیرۆزیت، ناوت بۆ ئەبەت لە مێژوودا ئەمێنێتەوە. ڕۆحت شاد بێت ئێستا تۆ گەڕایتەتەوە و بە ئارامی بن و لە باوشی نیشتیمان و دڵی کوردستان لە لای ڕۆڵە و کەسوکار و نیشتیمان پەروەران و کەسانی ئازیزی خۆتی ئێمە ناود ون ناکەین.